خۆی ئەتوانین بڵین شتێکی ئاساییە ئەگەر هات و ئاژەڵان پەلاماری مناڵیان دابێت بۆچی هۆکارەکەی گەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە ئاژەڵەکانمان بێناس کردووە ئیتر ئایا ئاژەڵەکان سەگ بن یاخود پشیلە بن لە سلێمانی ئێمە بە بۆنەی جێگاکەمانەوە کە ئێستا هەیە ژماری سەگ تا ڕادێکی زۆر لە کۆڵانەکانە بڵاو بوونێتەوە بە تایبەتی دەرەوەی شەستی سلێمانی یاخود دەتوانین بڵێ دەرەوەی شارەکان هۆکارەکەشی ئەوەیە کە بەڕاستی من خۆم بە چاوی خۆم چەند جارێک یعنی کە بەلای ناتێ ئەپەڕم دیقەتیان هەیە زمانیان دەرکردووە لە تاو گەرمی ڕۆژگار هەرچەندە سپاس بخوا ئەم ساڵەوەنە گەرم نەبوو بەڵام لەگەڵ ئەوەشە هیچ شوێنێک نییە بۆ ئەوەی کە ئەم ئاژەڵانە ئاوی لێ بخۆنەوە یعنی ئێمە بێت چەند شوێنێک دروست بکەین ئەم ئاژەڵانە بتوانن ئاو بخۆنەوە و دواتریش بەپێی توانە ناڵم یعنی خەڵک ئێستا زروفی باش نییە بەڵام بەپێی توانە بکرێت هاوکاری بکرێن و بە هەموو شێوازێک ئەم خواردنیان بۆ ئامادە بکرێت و پێیان بدرێت ئەگەر ئەوان تونی نەکرێن و بەڕاستی برسی نەکرێن تەسەور ناکەم پەلامەردانی مناڵان بەو شێوازەی ئێستا بەردەوام بێ و ئامۆژگاریشم بۆ دایک و باوکان ئەوەیە کە لە کاتی بەیانیانی زووە مناڵەکانیان نەنێرنە دەرەوە و شەوانی درنگیش بەڕاستی مناڵ بە تاقیتەنیان نەچێتە دەرەوە چکە لەو کاتانەیە خۆ دەزانی لەوانەیە ئاژەڵان پەلامەردان زۆربەی کاتەکان لەو دوو کاتەیە دروستە بێ و تۆزێک ئەگەر بکرێتیش حکوومەت یارمەتیمان بات بتوانین تۆزێک عەدەدی ئەم سەگانە لە ناو کۆڵانەکان بە تایبەتی کەم بکرێنەوە و ڤاکسینیان لێ بدرێت لەبەرەوەی لە حاڵەتێکی پەلامەردانیان شتێکیش دروست بوو نەبێتە هۆکاری ئەوەی کە مناڵەکانمان نەخۆشیان بۆ بگوێزرێتەوە یاخود هەموو شتێک ئەوەی کە ئەناسرێتەوە شاری ئەستەمبول تورکیا بە پشی لە ناسراوە و شتێکی عالەمیە هیوادارم شاری سلێمانی بە سەگ بناسرێت لەبەری بە وەفاترین حیوانە بەڵام ئەم سەگە بۆچی لەو پەڕی وەفای خۆیان یەت پەلامەردان دروستەکە دیارە خەتاکە ئەتوانم پێت بڵێم خۆمانین هۆکارەکەشی بەڕاستێکی واسەح و دیارە.